بینەرانی عزیز لە هەرکوێکن سڵاوی ئەمەتان لێ بۆ ئەم کاتتان باش پرۆگرامی ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک ئەیوب عزیزمان کردووە کە بەڕێزیان شاعرن لە 3 ساتەکەوە هاتووە میوانی ئێمە زۆر سپاس دەکەین بەخێر بێی سەر چاوان کاک ئەیوب ماندوومان کردی ئەمڕۆ زۆر سپاس مامۆستای بەڕێز مامۆستا پەشێوجا گەلێ مەمنونی بەڕێستان و بەردەوام متابعی کەناڵە پیرۆزەکەتان ئەەکەم هەموو جوانیەکانی لێوە پەخش دەکرێت سپاستانەکە سپاس کاک ئەیوب سەرەتا پرسیارەکانم لەوە دەست پێکەم ئەکاونتی بەڕێستانەوە بینیم کە چوارڕیانێک بە ناوی ئێوە ناو نراوە بە ناوی ئەیوب عزیز کە بە ناوی بەڕێستانەوە ناونراوەکو شاعیرێک پێم خۆشە بزانم ئەم هەستەی ئێوە چۆنەوە ئەتەوێت سوپاسی کێ بکەی لەو ڕێگەیەوە کە هەمیشە خانەوادەی هونەرمەندەکان خانەوادەی شاعیرەکان هەمیشە گلەی ئەواکەن کە لە دوای مردنی ئەو کەسانەوە بۆ نمونە باخچەیەکە کرێ بە ناویانەوە شەقامێکە کرێ بە ناویانەوە قوتابخانەیەکە کرێ بە ناویانەوە بەڵام تۆ ئێستا خۆت لە ژیانە ماوی ئەوت بینی بە چاوی خۆت کە لە ناو شارەکەی خۆتا ڕێزی لێ ئەگرن بزانم لە ئەتەوێت سوپاسی کێ بکەیت و ئەم هەستە چۆنە بەڵێ زۆر سپاس پرسیارێکی زۆر جوان و بەجێ بوو زۆر حەزم کرد مامۆستا گیان ئەو پرسیارە کرد خۆی مرۆڤ هەتا لە ژیاندایە بە چاوی خۆی ببینێت ڕێزێکی لێ بگیرێ زۆر لەوە باشترە کە بە مەلایەن جار دوای مردنی ڕێزی لێ بگیرێ وەکو سوپاسیش کە بەڕێز دەفەرمووت سوپاسی چی ئەەکەی من سوپاسی یەک بەیەکی یعنی ڕێز و خۆشەویستیم بۆ یەک بەیەکی شارە خۆشەویستەکەم شاری جوانی شاری سید سادقەیە هەر هەمویان بە چالاکوانانەوە کە هەمیشە عاشقی چاکسازین و بە سوپاسی سەرۆکایەتی شارەوانی هەتا ئەگاتە سەرۆکی لووتکەی شارەکە کە بەڕێز جەنابی قایم قامە لە ڕۆحمەوە سوپاس بۆ هەر هەمویان مەمنونی هەمویانم کە ئەو ڕێزە لە من نرا من پێم خۆشە کە یعنی کاتێک گەشتیارێتە شارێک بۆ ئەو شارە هاتووە یعنی حەزەکە بەرەو ڕووی مێژووی ئەو شارە بەڕەو ڕووی جوانیەکانی ئەو شارە بێتەوە باشتەکان بە ناوی شاعیرەکان و کەسەماندووەکانی ئەو شارەوە بێ من ئەوەم پێخۆشە چەند یعنی ئەو کەسە کێت بۆ ئەو شارە ڕاستی بۆ ئەو شارە هاتووە زیاتر حەزەکە کەسایەتیەکانی ئەو شارە و مێژووی جوانی ئەو شارە بزانێت نەک شوێنێکی تر چونکە ئەو شوێنێکی تری بێ بۆ ئەو شوێنە ئەڕوا کە ئەیەوێت ئەوە لەبەر ئەوە ئەو شوێنەکە ناونراوە بە منەوە ئەگەر شوێنێکی بچووکیش بێت من وەکو شاعیرێ من خۆم بە شاعیرێکی گەورە نازانم شوێنی منی تێ ئەبێتەوە ئەوە شاعیرە مەزنەکانیش چەندین شتیان کراوە بە ناوەوە ئێستا شار ئەکرێ بە ناوەوە لە ئایندەشە بەردەوام هات شتیان ئەکرێ بە ناوەوە زۆر ڕاستە باش بزانم کاک ئەیوب مێژووی نووسینی تۆ بۆ کێ ئەگەڕێتەوە کێ بوو هەستت بەوە کرد حەزت بەوە کرد کە بنووسیت لە سەرەتای هەر بە نووسینی شعر دەستت پێ کردووە یاخود چۆن بوو بزانم مێژوەکەی بۆ کێ ئەگەڕێتەوە من لە تەمەنی 9 ساڵیەوە خولیای شعرم هەیە حەزم لە شعرە لەگەڵ یا وردە نووسیومە بەڵام تا گەیومەتە تەمەنی 18 ساڵی ئیتر شعری جدیم نووسی ئەو شعرم نووسی کە بتوانرێ ئیشی لەسەر کرێت بۆ نمونە کاتێک ئێمە ئەچوین کۆمەڵی هاوڕێ بووین بۆ گوندی بێسانسوور بۆ مەلە لەوێ حەزم کرد شعرێکم بۆ هات نووسیم خۆم جگەرە خۆر نیم لەسەر دوو پاکەتی جگەرە کاغەز نەبوو لەسەری بینوسم لەسەر دوو پاکەتی جگەرە نووسیم شعری نوێتر دوجار ئەو شعرە هەتا ئێستش یعنی شعرێکی جوانە لا یەزال و بەردەوام شعرێکە هێزی نەمری تێدایە هێزی خلودی تێدایە ئەو شعرە هونەرمەند ڕەفیق ئەحمەد هەورامی وەریجێڕا هونەرمەند ڕەفیق ئەحمەد هەورامی کردی بە گۆرانی هەر ئەو شعرەی ئەکەم جار کە نووسیوتە بەڵێ شعری نوێتر ئەوە کراوە بە گۆرانی کتێبی کەشکۆڵی خامەی طالب دەرباس و کتێبی هەوارگەی شارە زوور دوو سێ کتێب ئەو شعریان بڵاو کردەوە ئەو هونەرمەندە کردی بە گۆرانی ئەمجا ڕۆژنامە نووسێکی کەرکووکی لە ڕۆژنامەیەکی کەرکووکا بڵاوی کردەوە کە ئەو هاتن لەو شەقامی هەڵەبجە بۆ
سلێمانی ئیشانەکەش پشت ئەوەی پشتی سەی سایق لەوێ ڕۆژە لە کافەیەەکە لەگەڵ یەکی جانا کە مراقی بوو یەکترمان ناسی کە ئەو دیوانە ئەو کاتە دەرچوو بوو یەکەم کتێبم دیوانی جوانتر لەوەی دەیبینیت لە ناو شعرەکانمە ئەوەی هەڵبژارد بوو لە ڕۆژنامەیەکی تورکمانەوەری جەڕا بۆ سەر زمانی تورکی. زۆر باشە. ئەو شعرت بیر ماوایە خودت ئەتوانی پێشکەشمانکەی ئەگەر ئەو شعرم بڵێ ئەتو ئەگەر ئاسایی بێ پێم خۆشەوە هەموو ئیشەی لەسەر کراوە بە ئەمەش گوێمان لێبێ. یەکەم شعری شەو لە تەمەنی 18 ساڵیان نووسیومە نوێتر. ئەیار عاشقم بەفر نییە بە تیشتی خۆر بتوێتەوە. ئەیار عشقم باران نییە لە پاش تاوێ ببڕێتەوە. عشقم گوڵی بەهار نییە جوانە مەرگ سەر بنێتەوە. عشقم حەزی نەزان نییە پاش تێربوون بێزار بێتەوە. عشقم حەزی نەزان نییە پاش تێربوون بێزار بێتەوە. عشقم ژینی بێکۆتایە چۆن بی نوێتر دەبێتەوە. بەشێکی گرنگی لەشمە هەرگیز لێم جیا نابێتەوە. سپاس بۆ هەموو لای. دەستە خۆش بێ. کاگەی و پێچگە لەو شتانی کە باست کرد چ کارێکی تر لەسەر شعرەکانت کراوە؟ ئەوەی ئاگادار بم کە لەسەر ڕاگەری دیواری ڕاگرەکانی سەی سادق زۆربەی شعرەکانی تۆ نووسراوە. بۆ نمونە بزانم ئەوەی بیستی بێتم کە خوێندنەوەیکیش بۆ شعرەکانت کراوە کراوە بۆ گۆرانی بزانم چیتر باسێکی وشمە بکە کێ بووە ئەو بەڕێزەی خوێندنەوەی بۆ شعرەکانی تۆ کردووە لە دکتۆراکەیە بێگەر هەڵە نەبم یا لە ماستەریا بێ پێم خۆشە خۆت باشتر باسیکەی. بەڵێ مامۆستای بەڕێز. ئەو شعرانەی کە فەرمووت کاری لەسەر کراوە وەک ئەوەی لەسەر دیواری ڕاگری شار نەخشێنرا بێت ڕاستی شێوەکارەکان ئەو شعرەی یەکەمین جار کە نەخشاندە بوویان بڵێن کۆمەڵی شعر نەخشێنراوە من خۆم نەمزانی بوو لە ڕۆحمەوە سوپاس بۆ ئەو شێوەکارە زێدە ئازیزانە کە نەخشاندە بوویان. مامۆستا فازیلکەیەکێ لە شێوەکارەکانە ئێوارەیەکیان ڕەمەزان بوو بە ڕۆژوو بووم دەمە و عەسر وتی کاگەی و هەرگلەی بێ ئەو شعرەی تۆمان لەوێیان نەخشاندووە بۆ نەهاتی سێرێکی کەیت و ئەوانە خۆ بەیانی ئیفتیتاحی بۆ ئەەکەین وەرە منیشتم چۆن لەکوێ وتی دیواری ڕاگری شار بەردەم بانکی سەید سادق و کتێبخانەی گشتی ئیتر عنی هەر ئەو شوێنەشە کە بڵێن چوارڕیانەکەیە کراوە بە ناوی منەوە چوارڕیانی ئەیوب عەزیز. ئیتر زۆر پێم خۆش بوو کەوایوت یەکسەر لەویا چووم بۆ ئەو شوێنە کە سێرم کرد بینیم ئیتر لەویا یەکسەر ڕاستی توێنوێتی و برسێتی و هەموویم لەبیر چۆوە زۆر پێم خۆش بوو کە ئەوە لەسەر شارەکانم کراوە بۆ شێوە نەخشێنراوە خۆشە ینی نووسەر کارێکی بۆ مێژوو لەسەر شارەکانی بکرێ. سوپرایزێکی زۆر خۆش بوو بۆ من ئەوە بۆ ئەوەی کە لەسەر دیواری ڕاگری شار بۆ ئەوانەشی کە لە فەرمانگەکانە هەڵواسراوە ئەوانە کە لە فەرمانگەکانە هەڵواسراوە بەشێکی پێشنیاری خۆم بووە هەڵواسراوە بەشێکی خۆیان هەڵیان واسیوە. من پێم خۆشە مرۆڤ کاتێک ئەچێتە فەرمانگەیەک لە جیاتی ئەوەی لەگەڵ مۆزەفەکە یەکتر بێزارکەن و ئەوانە چەند خۆشە هیچ نەبێ یەک دوو دەقەیەک شتێکی ئەدەبی ئەبینێت یعنی شتێکی ئەدەبی لەوێ ئەکەوێتە نێوان لە جیاتی تووڕەبوون و ئەوە شتێکی ئەدەبی ئەکەوێتە نێوان مەراجعەکە و فەرمانگەکە یا فەرمان بەرانی فەرمانگەکە یعنی ئەگەر تووڕەبوونێکیشی تیا بوو پێ پێشتر کە ئەوە ئەخوێنێتەوە هێور دەبێتەوە. یعنی زۆر جارەوە من دکتۆر عوسمانمان هەیە لەوێ ئەو جاران ئەگەر نەخۆشێ پێشبڕکێ کردای لەگەڵی ئەو سەرمە و ئەوانە ئەوە ئێستا کەیەتە ئەویا ئەوە ئەخوێنێتەوە یعنی سیرەکەی ئەگەر ئەو تووڕێیەشی تیا بوو بێ هێور ئەبێتەوە زیاتر ئەو شارانش کە بڵێن لە حەزم کردووە شتی دڵ ئارامی و ئەوە ببەخشم نووسینەکانم زیاتر ئەو تەوەرەیە ئەگەر ماندووبوونێکیشی تیا بێت ئەو ماندووبوونەی ئەسڕێتەوە هەروەک چۆن بڵێن
قسەکەی دکتۆر عوسمان ماندووبوونی هەموو تەمەنی منی سڕیەوە کەوتی شعرەکانی تۆ ئاوا یعنی وەک چۆنەڵی دڵ ئارامی ئەبەخشن. ئەوە بۆ ئەوانەی کە لە فەرمەنگەکانە هەڵواسراوە. بۆ ئەوەشی کە فەرمووت خوێندنەوە لەسەر چوارینەیەکە کراوە، ئەوە پەرلەمانتار ئومێد حەمعەلی کە ماستەری هەیە لە بواری فەلسەفەدا و لە رووسیا خوێندنی تەواو کردووە، 4 لاپەڕەی ئەیفۆری لەسەر ئەم یەکەم شعرم نووسیوە. ئەگەر ژین کۆسپی خستە سەرڕێت، بە هیوا و ئامانج سەر و لێژ دەبێت، بە هونەری جوان شیلەی تێکۆشان کامبرین قوڵە زوو ساڕێژ دەبێت. 4 لاپەڕی ئەیفۆری لەسەر ئەو چوارینەیە نووسیوە. من هاتم هەرچەند هەمووی وشەی زێڕین و ئاڵتون و هەمووی شتی بیرمەندانە و شتی جوانە نووسیوێتی، من هاتم هەر یعنی کەمتری کەمەوە بە تەواوی بڵین 4 لاپەڕە ئەیفۆڕەکە، لەبەرەوە من ئەم کتێبە حەزم نەکرد، یعنی هەر لە شعرەکانی ژەوام کرد. من نزیکەی بۆ نمونە 800 لاپەڕە شعرم ئامادە بوو، بەڵام تەنها 200 و نزیکەی 10 لاپەڕەیەک، لەبەرەوە ئەم شعرە ئاسان هەڵبگیرێ بۆ خوێنەر، ئەچێ بۆ شوێنی کار پێی بێ، یعنی شتێکی قەبارە ئەستور نەبێت تەنها لە شوێنی نیشتە جێبوونیا بتوانێ بیخوێنێتەوە. ئەمجا ئیتر بە تەواوی ئەو شتەکانی نووسیوە پێم خۆش بوو، یعنی کۆمەڵێشتی نووسیوە وەکو ئەوەی نووسیوێتی شعرەکانی ئەیوب عەزیز ئومێد بەخشن، هیوا بەخشن، بە هەمان ئەو ئەندازەیەی کە ئومێد لە شعرەکانیان هەیە، گەنجێتی و ژیانکردن لە شعرەکانیان هەیە. ئەمجا ئەو نووسەرە خۆی چەند کتێبێکی هەیە کەڕتێ من داوام لێ کرد، یعنی لەسەر ئومێد زنجیرەیە فەلسەفەی زنجیرەیە کۆڕی فەلسەفەی هەبوو، ئەی بردبەڕێەوە من داوام لێ کرد کەرتێوتم با یەکێ لە کۆڕەکانی لەسەر ئومێد بێت. ئەوش سیمینار و کۆڕێکی تایبەتی کرد لەسەر ئومێد. دواتر کتێبی دەرئەکرد، وتم حەزەکەم یەکێک لە کتێبەکانە تۆ لە بواری فەلسەفا ئەنووسی ناوی فەلسەفەی ئومێد بێت. ئەوش پێشنیارەکەی منی بە هەند وەرگرت، لە ڕۆحمەوە سپاسی ئەەکەم، یەکێک لە کتێبەکانی ناونا فەلسەفەی ئومێد. زۆر باشە. بزانم نووسینی شعر بۆ تۆ تەنها حەزێکە یاخود ئامانجێکی دیاریکراوی لە پشتە؟ حەزە و ئامانجی دیاریکراویژی لە پشتەوەیە، یعنی ئامانجی من جگەلەوە حەز و عەشقم هەیە بۆ خودی شعر خۆی، ئامانجیشم هەیە لە شعرا، هەموو لە کۆی ژیانما حەزم کردو ئامانجم هەبێت، بە تایبەتی لە ناو شعرا. ئامانجم ئەوەیە کە خەڵک سوودمەند بێت لەوتە بە نرخەکانی ناو شعرەکەم. ئامانجم ئەوەیە کە خەڵک شتێک ئەخوێنێتەوە بڵێ ڕەحمەت لە خۆی و باوکی و کەسوکاری بۆ شتێکە نووسی، ئەگەر واش نەبێ خەڵق قبوڵی ناکا. من نابێ هەر بێم شتی وروژێنەر و یعنی شتێک کە هەر دەنگدانەوەی گەورەی هەبێ، ئەبێ بزانم جارێت چاکەیە خراپە، دەنگدانەوە بەلامەوە گرنگ نەبێت، چاکی و خراپی و کوالێتەکەی بەلامەوە گرنگ بێت. حەزم کردووە خەڵک سوودمەند بێت لەوتە بە نرخەکانی ناوی بە دەرەجەی 1 بە دەرەجەی 2 چێژ بەخش بێت، ئەوەی کە ئەیخوێنێتەوە دڵ ئارامی پێ ببەخشێ و جوانی و چێژی پێ ببەخشێ. بزانم شعر بۆ کێ ئەنووسیت؟ بۆچی ئەنووسی زیاتر؟ من شعر بۆ کەسی بەرانبەر ئەنووسم، شعر بۆ نیشتیمان ئەنووسم، شعر بۆ ئاین ئەنووسم، شعر بۆ هەموو جوانیەکان ئەنووسم. ئەوەی جوانی بێت شعری بۆ ئەنووسم، شعر بۆ ئومێد و گەشتبینی ئەنووسم، یعنی شعر بۆ ئەوە ئەنووسم لەناو ئەم هەموو جەنجاڵی ژیانە ماندوێتی مرۆڤەکان بسڕمەوە. زۆر باشە. ویستم ئەو شعرێکی ئومێد بەخشمەم پێشکەش بکەی، اینجا ئەو پرسیار لێکردم، بەڵام خۆت پێشم کەوتی حەزەکەین شعرێکمان پێشکەش بکەی زیاتر ئومێد بەخش بێت. جەبەی شعرەکانیش دووە بزانم لەسەر ئەو ڕێچکەی زۆر بەردەوامی. زیاتر شعرەکانم ئومێد بەخشن، گەشتبینیتیایە ڕاستە فەرمووی. من بە ئەو چوارینانەی کە ئیشیشی لەسەر کراوە و لە فەرمەنگەکانە هەڵواسراوە، ئەو چوارینانەی بەرگی دیوانی ئەیوب عەزیز بۆ بخوێنمەوە. باش. ئەگەر ژین کۆسپی خستە سەرڕێت، بە هیوا و ئامانج سەر و لێژ دەبێت. ئەگەر ژین کۆسپی خستە سەرڕێت، بە هیوا و ئامانج سەر و لێژ دەبێت.
بە هونەری جوان شیلەی تێکۆشان کامبرین قوڵە زوو سا ڕێژ دەبێت خەندە لامە بە لە پێناوی خەم تۆ چیایەکی هەڵت گرتووەتەم تەمکە بە باران باوشتی ببڕێ نور بۆیە جوانە تاریکی دەبڕێ نەمامێ ئەمڕۆ ئێمە ئەینێژین گەرچی ماندوێتی زۆر بۆ بچێژین شوێنی شادیە سبەی دێتە بەر جوانی و هەناسا دەبەخشێ بەژین بەهار هات غەمی دڵ هەڵوەرێنە بە بەهاری دڵ خەفەت بشکێنە وەک خونچە گوڵی دەمی نەوبەهار بەرجی غەم لابە و شادی بنوێنە ئەم شارە باخچەی گوڵی وەفایە ئەم شارە قەدری مرۆڤی لایە شاری ئەوێنی پاک و بێگەردە کە شاری وەلی و شەمبێ هەروایە. زۆر باشە. توانیتە لە ڕێگەی شعرەکانتەوە ناسنامێک بۆ شارەکەی خۆت دابنیت بنووسیت ئەوی لە ئاماژت پێیا لەم شاری ئاخیر تاکە؟ بەڵێ بەڵێ دەرک جوانە، دەرک زۆر باشە بەهۆی ئەوەوە کە بەوە زانی پێشکەشکارێکی زیرەکی و دەستخۆشی لێ ئەەکەم مامۆستا پاشێوی بەڕێز. من حەزم کرد هەروەک چۆن سلێمانی شاری ڕۆشنبیریە دەیان نازناوی تریشی هەیە، هەڵەبجە شاری ئاشتیە و بە هەمان شێوە حەزم کردووە شاری شاران، شاری سەید سادق، شارە خۆشەویستەکەی خۆم لەبەر ئەوەی کە شاری وەری و شەمە نازناوی شاری ئەوینی پێ ببەخشم، چونکە ئەو شارە شاری وەفایە، شاری جوانیە. حەزم کردووە زیاتر وەکو شاری شاعیران بناسرێ. زۆر ڕاستە. هەر نەک جەنابیشتان زۆرێک لە شاعیرە بەڕێزەکانر خەڵکی ئەوێ بوون و بەڵێ قانع لەوێ مامۆستا بووە نالی هەر خەڵکی شارە زورە خەڵکی ئەو دەڤەرێ، یعنی بەڵێ یعنی ئەوێ وەک چۆن زەویەکی بە پیتی هەیە کۆمەڵە کەسایەتی گەورە و جوانی ژیتیا هەڵکەوتووە. بزام پێش پرۆگرام باسی ئەومان کرد کە ماوەی 7 ساڵیش تۆ لە ڕادیۆی دەنگی کوردستان ڕادیۆی کوردستان کوردستان هەڵەبجە پێشکەشکار بووی بەرنامەی شعر و شاعیرانت هەبووە. بزام ئەزمونێکی چۆن بووە خۆت بە غەریب نەزانیوە لە هەڵەبجە، زام خەڵکی هەڵەبجە چۆن بوون لەگەڵ تاوت حەزەکەم ئەو پرسیارم لێ بکەی بزانم ئەو پرۆگرامەت چۆن بووە، ئەزمونێکی چۆن بووە بۆ تۆ کاری ڕاگەیاندن لە ئیشەکەی خۆتەوە نزیکە حەز ئەەکەی ینی لە پشتی ترا بەردەوامی پێبەی؟ من ساڵی 2006 دەست بەکار بووم لە ڕادیۆی کوردستان هەڵەبجە کە ڕادیۆی کوردستان هەڵەبجە من ئەڵێم کچێکی 14 ساڵە کە ئەبەت پیربوونی نییە، سوپاس بۆخوا ئێستاش ئەو بەرنامە هەر بەردەوامی هەیە و هەر بەردەوامیشی دەبێت لە ئایندەدا. من لەوێ بەرنامەیەکی شعری و ئەدەبیم هەبوو لەژێر ناونیشانی شعر و شاعیران بە شێوەیەکی ڕاستەوخۆ. ئەو بەرنامەیە وەکو شۆڕشێکی ئەدەبی و شعری وابوو لەو سەردەمەدا. ئەو بەرنامەیە خزمەتێکی زۆری دەکرد، چوو بووە ناو ڕۆحی جەماوەرەوە، ئێواران پێشکەش دەکرا خەڵک بەدەم چوا خواردنەوە گوێبیستی بەرنامەکە بوون، بەدەم کارکردنەوە گوێبیستی بەرنامەکە بوون، پەیوەندیان ئەکرد خەڵک گەرم و گوڕیەکی هەبوو، چوو بووە ناو ڕۆحی جەماوەرە ئەو بەرنامەیە. جا ئەو زانیاریانەی کە لە ڕادیۆوە پەخش ئەکرێت هەمیشە زۆر گرنگن، چونکە یەکەم مرۆڤ ئەتوانێت لە کاتی کارکردنیشە سوودمەند بێ لێی، دووهەم خەڵک لەبەر ئەوەی زیاتر تەنها تەرکیزی لەسەر بیستنە ئەو زانیاریانە ئەو چێژە وەری ئەگرێ زیاتر خەزن ئەبێ لای باشتر و چاکتر خەزن ئەبێ لای و دەمێنێتەوە. هەڵەبجەیی لەگەڵ منە زۆر چاک بوون، زۆر ڕێزیان لێ ئەگرتم. من ئەگەر ئەوان چاک نەبوونایە لەگەڵما من نەمەتوانی ماوەی 7 ساڵ بەردەوام بم. من خزمەتم ئەکرد لەوێ، ئەوانیش ڕێز و ئەحترام و ئەدەبیان ئەنواند بەرامبەر بە من وەفایان جوانترین وەفایان هەبوو. کتێبێک لەوێ دەرچوو نووسەرەکەی ئارام شەمێرانیە، لەوێ باسی
یعنی باسی هەموو لایەنەکانی هەڵەبجەی کرد کتێبی ئینسکلۆپیدیای هەڵەبجە باسی ئەدەب و شعری ژێکێکە لەو باسانە کە تایە بوو باسێکی گرنگ و سەرەکی بوتایە لە ناو 64 شاعیرە کە شعری ئەو شاعیرە مەزنانەی تیا بوو بڵاو کرابووە شعری شاعیرە هەرە گەورەکانیشی تیا بوو لە ناو هەموویانە تەنها پێناسەی منی کردبوو تەنها پێناسی ئەیوب عەزیزی کردبوو لەبەر ئەوەی کە من لە دەرەوەی ئەو شارەوە چووم لەناو ئەو شارە خزمەتم کردووە هەڵەبجە سروشتەکەی جوانیەکەی من شعرێکم بۆ نووسیوە ناوم ناوە ئەگەر کاتیش هەبوو دواتر دەیخوێنمەوە هەڵەبجەی کات هەبوو بۆم خوێنەرە دەیخوێنمەوە بەسەر چاو هەڵەبجەی عشقی ئەبەدی ئەمجا لە مۆنۆمنتی هەڵەبجە شعرم هەیە لە هۆڵی ئەرشیفیا شعرم دانراوە دوو تابلۆی شعریم لەوێ هەیە لە ڕۆحمەوە سپاسی یەک بەیەکی فەرمانبەرانی ئەو مۆنۆمنتە پیرۆزە دەکەم کە ئاگام لێ زۆرمان و ئەبن زۆر جار لە کاتی دەوامی شانیە ئەوان لەبەر ئەوەی خەڵکێک گەشتیارە و ڕوو ئەکاتە ئەوێ ئەوان دەوامی زیادە ئەکەن لەوێ و ئەمێننەوە لە خزمەتی خەڵکان من لە ڕۆحمەوە سپاسیان دەکەم هیوای خۆشببختی و سەرکەوتنیان بۆ دەخوازم هەمیشە لە لووتکەی سەرکەوتن و خۆشببختیا دەیان بینم ئینشاءالله و ماڵی هەموو هەڵەبجە یەک و هەموو کوردستان یەک پڕ بێت لە شادی و خۆشنودی ئینشاءالله شارم لە هەندێک لە فەرمانگەکانە و لە هەندێک لە کافتریاکانە وەکو کافتریای ئارام شەمێرانی و کافتریای ماڵی ئاغا و لە هەندێک هەتا ئێستش شعرەکەم لە تەنیشتی لۆگۆی ڕادیۆی کوردستان هەڵەبجا کە دانراوە لە شوێنی خۆیان ماوە لە ڕۆحمەوە سپاس بۆ مامۆستا شاخەوان کە ئێستا بەڕێوەبەرە و سەرجەم فەرمانبەرەکانی لە پرزگەکەەوە تا بەڕێوەبەر هەر هەمویان هەیە زمانێت چیان ماچەکەن ئەگەر کاتت هەبوو کاگەیوب حەزەکەین ئەو شعرێکە بۆ هەڵەبجە نووسیوە پێشکەشمانی من شعرم بۆ کارەساتی هەڵەبجە نووسیوە ئەوە بڵاویش کراوەتەوە لەو کتێبەی ئەنسکلۆپیدیای هەڵەبجە بەڵام ئەم جارەیان حەزم کرد شعرێک تەنها بۆ کارەساتەکەی نەبێ بۆ سروشتە جوانەکەی کە ئەو هەموو کەسایەتیە جوانی پێگەیاندووە ئەو هەموو شاعیرە جوانی پێگەیاندووە ئەو سروشتەی هەڵەبجە کە خۆی ئیلهام بەخشە هەر لەبەرەوە شعرەکەم ناونا هەڵەبجەی عشقی ئەبەدی کە تەنها ئێمە لە دوای ئەو کارەساتەوە تەنها یعنی لەسەر کارەساتەکە یعنی تەرکیزمان هەبوو با ئێمە لایەنە سروشتە جوانەکەیشی لایەنە ئەتمۆسفیرەکەیشی بخەینە ڕوو کە هەیەی هەڵەبجەی عشقی ئەبەدی سڵاو لە جوانی و شادی بەخشینی کانی و کارێزی باخی هەناری سڵاو لە پیاسەی دەم ئێوارانی کوچە و کۆڵانی هەتا کەناری چ سحرێکەوە هێندە شیرینە هەنگوینە لە دڵ ئەم هەوارە چ سحرێکەوە شارێتر نییە لە سروشتیدا جوانتر لەم شارە چ سحرێکەوە هێندە شیرینە هەنگوینە لە دڵ ئەم هەوارە چ سحرێکەوە هێندە شیرین شارێتر نییە لە سروشتیدا جوانتر لەم شارە کۆتری ئاشتی لە دڵی ئەم شارە هەر بەهێمنی دنیای داپۆشی کانی بۆ جیهان سازگار و خۆشە بەس تەنها زەهری بە زاڵم نۆشی باخچەی پڕگوڵی پیربوونی نییە هەڵەبجە کچێ جوانی ئاڵا بۆ هەموو جیهان شیرینە و هەنگوین تەنها بۆ کۆمەڵ کوژەکان تاڵە باخچەی پڕگوڵی بەهەشتی شاری هەتا چاو بڕکا دەچێتە بێرون سروشتی وایە خەفەت لابەرە شادی دەبەخشێ بە دڵ و دەروون ئەی مۆنۆمنتم دڵم گیانم سەربەرزم بەناو تۆدا دەڕوانم سەربەرزیت وەکو ئەڤەرێست قوربان جوانترین نزای بەرەو ڕووی ئاسمان ئەی مۆنۆمنتم دڵم گیانم سەربەرزم بەناو تۆدا دەڕوانم سەربەرزیت وەکو ئەڤەرێست قوربان جوانترین نزای بەرەو ڕووی ئاسمان ناوت پیرۆزە بە هێندەی جیهان بە ناوت بوونی دوژمنت شکان ئێمەت سەربەز کرد خۆت کرد بە چیا بەرزی سەرمانی سەرمان لە بنیا بە تۆ جوانین ناومان دیارە ناوی زێڕینت وا تاو کردارە نەچوو بەزایە ئەو خوێنەی ڕشتمان تۆ ئێمەی کوردت ناسان بە جیهان ئەوانەی وتیان ئەم نیشتیمانە شیاوی ڕووخان شوێنی سووتانە وەجاخیان کوێر بوو ئاساریان نەما بە پیسی خۆیان
تۆپین لە چەمە. سپاس بە ئێوەش سپاسدانەکەم. کاک ئەیوب بزانم بۆچی تۆ نازناوت نییە؟ زۆر بە شاعیران زۆر حەز بە نازناوەکەن یاخود بە نازناوەکەیان زیاتر ئەناسرێن. چۆنە نازناوت نییە؟ حەزت پێی نییە یاخود هەتا ئێستا نازناوەکەت بۆ خۆت نەدۆزیوەتەوە؟ پرسیارەکە زۆر جوانە مامۆستا پاشێویان. ڕاستی من ناوم ئەیوبە، یعنی ئەیوب عەزیز، تا ئەندازەیەکی زۆر لە ناوەکەی خۆم ڕازیم، چونکە ناوی پەیامبەرێکە کە ڕەمزە بۆ ئارامگرتن، مرۆڤیش بە ئارامگرتن دەگاتە سەرکەوتن. ئەمە لەلایەکەوە. لەلایەکی تریشەوە پێشتر زیاتر شاعیرە کلاسیکەکان هەموو نازناویان هەبوو، دواتر ئەوە کاڵتر بوویەوە، ئیتر ئەم دواییە ئەهات ئەوە بوو ناوەکەی خۆشیان لەگەڵ نازناوەدا ئەنا وەکو بڵێن شێرکۆ بێکەس. بە تەنها نازناوەکە نەبوو. لەتیف هەڵمەت وردە وردە تا هاتە ئەم دواییە ئیتر زیاتر هەر منیش نیم زۆر کەسی تر بڵێن هەر نازناوەکەی خۆی دائنێتەوە ئەو گەی ئەم سەردەمە ئیتر بەختیار عەلی و فاروق ڕەفیق و ئەوانە. منیش هەر حەزم کرد ئەیوب عەزیز بێ و لەبەرەوە زۆر بە ناوەکەی خۆم ڕازیم، چونکە هەمیشە سەبر و ئارامگری دڵ ئارامی ئەبەخشێ و ئەنجامی باشی هەیە. باش باسی زۆرێک ئێستا لە شاعیرەکانت کرد. بزانم خوێنەری کامە بەرهەمی ئەوانیت وە سەرسامی بە کامە شاعیر لەو کەسانی کە باست کرا خۆ لە کلاسیکەکانی کە شاعیرە کلاسیکەکان بەرهەمی حوجرەکانن، بە هەمویان سەرسامم، هەمویان شاعیری مەزن. یعنی بۆ نمونە گۆران کە ئەڵێ زنجیرە چیای بەرز و گەردن کەش، ئاسمانی شینین گرتووەتە باوەش. یعنی سێرەکەی چەند دیمەن و سوورەیەکی جوان ئەهێنێتە بەرچاوت. یا مەولەوی باسی دووبارە تەوەلوت، باسی دیسان لەدایک بوونەوە ئەکا. یعنی سێرەکەی بەردێک لەوی ئەکەوتووە لە ژێر بەردایە، لە ژێر پێایە یا لە بن گۆمێکایە، دوجار ئەم بەردە ئەگەر لەدایک بێتەوە بیهاڕن شوشەی لێ دروستەکەن، عەتری تێئەکرێ و لە بەرزیا دائەنرێت. چەند جوانە. واتە بە هەمویان تۆ سەرسامی بە هەرێکە. من شاعیرە کلاسیکەکان بە هەر هەمویان سەرسامم، بە هەر هەمویان هێمن مکریانی بە هەمویان سەرسامم. یعنی هەمیشە شاعیری ڕۆژهەڵاتی پێشکەوتوترە لە شاعیری ڕۆژئاوایی، هەرچەند ئەوان خەڵاتەکان بۆ خۆیان یەکەن زیاتر بە خۆشیانیان ئەبەخشنەوە، زیاتر فیستیڤاڵەکانیان ئەوانی کە لە خۆیانەوە نزیک بن ناسراو بێ. هەستەکەم و ئەساسیاتەی تیابێت، چونکە من سیرەکەی ئەو شعری ئەوانم خوێندوتەوە کە خەڵاتە مەزنەکانیان بردووە و خەڵاتی نۆبڵ و ئەوانە بڕوا بکە زۆر ئەوە نین، یعنی شعرەکانیان لە چاو ئەم شاعیرانەی لای خۆمان کە بۆیە ئەڵێم لە شعرا ڕۆژهەڵات پێشکەوتوترە تا ڕۆژ ئاوا. هەرچەند ئەو شاعیرانەی ئێستاش وەکو ئەو شاعیرانە نین، شاعیری زانکۆکان وەکو شاعیری بەرهەمی حوجرەکان ئەنجامیان نییە. ئەوان ئەو شاعیرە گەورانیان پێگەیاندووە. یعنی سیرەکەی شاعیرەکانی ئێرە ئێستا من ناویان نابم، بەڵام سیرەکەی من حەز ناکەم شتی بێ سەرە و بەرە بنووسن. یعنی منی شعری سەربەستە نووسم لەگەڵ ئەوام شعری سەربەست بنووسرێ، بەڵام هەموو شتێ تەرتیب و ڕێخستنی هەبێ. یعنی تۆ زۆر جار ئەڵێ ئەی خوێنیتەوە نووسراوە گەورە گەورە وەک زەنگیانە و بچووک وەکو شاخی ئەزمر. من حەزم لەو شتانە نییە بەڕاستی. یا بۆ نمونە عامودەکان گۆرەوی ئەچنن، گەڵا هەنجیرەکان سوار 18 نەفەریە بن. یعنی حەزەکەم شتی بێمانان نەوترێ، حەزەکەم شتێ بن و بوترێ مانای هەبێ، کلیل و قفڵی خۆی هەبێ، کۆدی یعنی بتوانیت بە شێوەیەکی جوان کۆدەکانی بکەیتەوە. جاتۆ ئەگەر هەر و ڕێنە بنووسیتەوە خۆکو نامەکەی مەلای مەشهوری لێ بێ، خۆشی لەگەڵ نامەکە بڕۆی بڵێ مەبەستم ئالەمەیە. خۆ شاعیرەکانی دێرین خۆیان نەماوە نێسە شعرەکانمان بۆ بخێن، بەس پەیامە جوانەکانیان ماوە. بۆیە هەجاران هەموو پەیامە جوانەکان لە ڕێگەی شعرەوە دائەبەزی. پەیامی ئاینی، پەیامی سیاسی، سیاست بەمانە جوانیەکەی
بەمانە هوەر و بەڕێوەبردن و جوانیەکەی کە هەموو مرۆڤێک پێویستی هەیە لە ژیانە هەتا ئاژەڵیش بۆ ئیدارەکردن و بەڕێوەبردننی ژیانی پێویستی بە جۆرێک لە سیاست هەیە چونکە مرۆڤ بۆ ئەندازەی لە سیاست بەمانە جوانیەکەی دوورەکەوێتەوە بە ئاژەڵبوونە کە من ئەڵێم هەتا لەگەڵ ڕێزما بۆ بەرنامە جوانەکەی بەڕێز و بۆ پیرۆزی و قودسیەتی خۆتان هەتا ئاژەڵیش ئەگەر ئیدارە و سیاسەتی نەبێ لە ژیانیان ناتوانێت ژیان ڕێکات. بەتەکیت کاکەوی بن ئەمڕۆ تۆمانمان دوو کرد زۆ سپاس دەکەین بە خەراتی شتێکی ئەو تۆم نەماوە گەر شتێکت مابێ لە کۆتاییە و زۆر سپاس دەکەم. من لە ڕۆحمەوە سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ تۆش. یعنی زۆر سپاستانەکەم کە منتان دەستنیشان کردووە شانازیتان پێوە ئەەکەم بەرنمەکەتان هیوادارم گرنگی بە بواری ئەدەب بدرێت لەو بەرنمەیە ئێوە و لە هەموو کایەکانی ژیانە و دووبارە و چەندین بارش سوپاسی جەماوەرە جوانەکەی شارەکەی خۆم ئەگەر ڕێگەم بەی سپاسیان بکەمەوە کە ئەو چوارڕێیانە ناونراوە بە ناوی منەوە کە شعری من لە فەرمانگەکانە هەیە تایبەت ئەو چوارڕێیانە سوپاسی چالاکوانان ئەەکەم سوپاسی سەرۆکایەتی شارەوانی ئەەکەم سوپاسی تا ئەگاتە لووتکەی وەحدەی ئیداری شارەکە سەرۆکی یەکەی ئیداری شارەکە کە قایم قامە لە ڕۆحمەوە سپاس بۆ هەر هەمویان پێزانین و خۆشەویستیم هەیە بۆیان خۆم بە پاککەرەوەیەکی سەر شەقامی شارەکانی کوردستان و خزمەتکاری گوندەکانی کوردستانیش ئەزانم. زۆر سپاس دووبارە بۆ بەڕێز کاک ئەیوب عەزیز شاعیر ئەمڕۆ لەگەڵمان بوون تا پرۆگرامێکی تر هەر شاد بوون دووبارە سپاس بۆ ئامادەبوونت خواتان لەگەڵ.